لە ژیانی ڕۆژانەمانە ئەگەری ئەوە هەیە کە ژیانی خۆمان و کەسانی دەوروبەرمان بەهۆی چەند ڕووداوێکی نەخوازراوە بکەوێتە مەترسیەوە. بۆ ئێمە ئەم بەرنامەی ساڕێژمان تایبەت کردووە جارێکی تر بە چەند ڕێنماییەک بۆ فریاکەوتنی سەرەتایی بۆ ئەو ڕوودا و حاڵەتە نەخوازراوانە. لەگەڵ دکتۆردارە ئەچینە چەند شوێنێک کە ئەو پسپۆڕیەکەی ئەوەیە چۆن بتوانین ژیانی خەڵکان لە مردن ڕزگار بکەین کە ئەو زانیاریە پێویستە زۆر بەمان بیزانن. ڕێنمایەکانی ئەو زانیاریەکانی وەردەگرین بۆ ئەوی بتوانین لە کاتی پێویستە ژیانی کەسەکان لە مردن ڕزگار بکەین. سەلامەتی و تەندروستیمان دەوەستێتە سەر ئەوەی کە تا چەند دەتوانین ئاگامان لە خۆمان بێت لە هۆکارەکانی بایۆلۆجی و کەرەستە و ئامرازەکانی دەوروبەرمان. دەتوانین تەندروستیمان لە ڕێگەی ڕێنمایە پزیشکی و زانستیەکان کە ئەمەش بە ڕێگەی خواردنی تەندروست و وەرزشی بەردەوام بپارێزین. بەڵام سەلامەتی لە ماڵەوە و لە کاتی هاتنە دەرەوە و چوونە سەرکار بە هەمان شێوە ڕێنمایی تایبەتی هەیە کە بەشێکی دەکەوێتە سەر خۆمان و بەشێکی کاریگەرتری لەسەر ئەو ژینگەیە ڕادەوەستێت کە کارەکانمانی تێدا ئەنجام دەدەین. زۆر شت لە دەوروبەرمان هەن کە لەوانەیە لە هەر کاتێکدا ببنەمایەی مەترسی بۆ ژیانمان ئەگەر هاتوو ڕێوشوێنی پێویست و ئاگاداریمان لێیان نەبێت. بۆری هەناسە کە گرنگترین دەرچەیە بۆ گەیشتنی ئۆکسیجین بۆ لەش، بەمەش بەردەوامبوونی ژیان لەسەر ئەم هەناسەیە ڕادەوەستێت. ئەگەری گیران و داخرانی بە پارویەک هەیە لە کاتی ناخواردنماندا. بۆیە چۆنێتی ڕزگارکردنی کەسانی دەوروبەرمان زانیاریەکی زۆر پێویستە و دەبێت هەمومان بیزانین. دکتۆردارە گرنگترین ئەو هۆکارانە چین کە لە شوێنە گشتیەکان یان لە ماڵەوە یان لە شوێنی کارکردنمان کە ئەگەری ئەوەی هەیە کار بکاتە سەر سەلامەتیمان، تەندروستیمان پێی تێکچێت، ژیانمان پێێتە خەرەوەکەی. لە شوێنێکی گشتیدا لەوانەیە ئەگەری ڕوودانی حالەتی کتوپڕ زۆرە، لەوانە مەسەڵەن ڕاوەستانی دڵ لە ڕقەکەوتدا کە چۆن فریاگوزاری سەرەتایی بۆکەی دوایدا باسی دەکەین، لەوانەیە تووشی سوتان و حەریقی بین و کەسێک بەرسوتان بکەوێت چۆن فریاگوزاری سەرەتایی بۆکەی و چۆن تەلیفۆنی ئەمبولانس و ڕقەمی ئەمبولانسەکەی جیا لەمە لە شوێنێکی گشتیدا لەوانە بۆ نمونە شوێنە مەسەڵەن دووکەڵی لێیە دووکەڵەکە ئازاری هەیە بەڵام ئەمانە پێویستیان بە فریاگوزاری سەرەتایی نییە، بەڵام ئەمەشم ئازارن، ئازاری داواچینە بۆ کە لەوانەیە مە زیانی تەندروستی بڵنیاییەوە. لە نەمان کات دەلەوانەیە کەسێک لە کاتی خواردنا پاروویەک یان هەر شتێک یان هەر تەنێکی غەریب نامۆ بچێتە ناو بۆڕی هەناسەی لەو کاتدا چۆن فریاگوزاری سەرەتایی کە لەوانەیە بێتە هۆی ڕزگارکردنی ئەو کەسە لە مردن. زۆر باشە. پێشەوەی شێوازەکەمان بۆ بکەیت چۆنێتی ڕزگارکردنی کەسێک کە ئەگەر تەنێکی نامۆ یان پارویەک بچێتە ناو بۆری هەناسەیەوە دەمەوێت ئەوێ بزانم کاتێک بۆری هەناسەمان بەو تەنە نامۆی ئەجێت چەند کاتمان بەدەستەوەیە بۆ ڕزگارکردنی ئەو کەسە. بەڵێ کاتێک کە هەر تەنێکی نامەوە بێتە هۆی ژیرانی بۆڕی هەناسە دەمێنێتەوە سەر تا چڕادەیەک بۆری هەناسە گیراوە، ئایا بە تەواوی گیراوە هیچ ڕێگا بە هەناسەدان ناداتن، ئەو کاتە بە دڵنیاییەوە کاتمان زۆر کەمە، لەوانەیە لە هەر لە خلال چەند چرکەیەکە لە خۆشەکە بکەوێتەوە بێتە هۆی لە هۆش چوون دووبار هۆشکوتن. بەس چۆن بزانین کە هەمووی گیراوە یان نیوەی بۆریەکەی ئەوە باسەکەین لە دواییدا و بە دڵنیاییەوە کاتێک کە نەخۆشەکەت ئاگای لە خۆ نەما ئەوە لەوانەیە زیاتر احتیمالی ئەوەی هەیە هەموو بۆری هەناسەی گیرابێ، بەڵام کاتێک نەخۆشەکە کۆخی و لە کاتی کۆخە بوو دەستخۆش لە کاتی کۆخە بووندا بوو ئەوە بە تۆزێکی گیراوە و وا دیارە ڕسپۆنسی ینی وەڵامی تایبەتی بۆری هەناسەوە ئەکا ئەو تەنەفرەتە دەرەوە چۆن ئەمە یارمەتی زیاترێنین کە ئەم تەنەفرەتە دەرەوە لە دواییدا باسێک. زۆر باشە. من حەزم لەسەر ئەو تەنە نامۆیە ئێستا کە هاوکارانم پێشتر لەگەڵ یەشێک لە کارمەندەکانی ئێرە خۆبەخشانە و خۆی پیشان دەدا یان وا پیشان دەدەین کە ئەوە کەسێک پاروویەک یان شتێکی نامۆ کە بووتە بۆری هەناسەیەوە دەمانێت پێمان بڵێ چۆن ئەم کەسە ئێمە چی لێ بکەین خەڵکانی دەوروبەری چۆن بتوان فریایکەن و لە مردن ڕزگاری علی کارمەندێکی ئێرەیە. سوپاس علی کە هاوکاریمانەکەی. ئێستا وا دادەنین کە علی شتێک چۆتە ناو بۆری هەناسەوە، جا ئەمە پاروویەکی خواردن بێ یان
پارچە ئاسنێک بێ یان هەر شتێک بێ کە ئەگەری ئەوەی هەبێت بچێتە بۆری هەناسەمانەوە و ببێتە هۆی ئەوەی کە گیانی بکێتە مەترسیەوە. دکتۆر دارە لەسەری پێمانەڵێت چۆن لەو حاڵەتەیە فریای ئەو کەسانە ئەکەوین کە ئەم حاڵەتیان بەسەرداد. کاتێک کەسێک پارویەکی هەر شتێک لە قورجی ئەمێنێ بە دڵنیایەوە لە سەرەتادا هەوڵدا بکۆخێ بە خۆی ئەو پاروەیان ئەو شتە تەنە فرە دەرەوە. کاتێک ئەو حالەتەمان بینیمە هەڵەسین لە کاتێک کەسەکە دەکۆخێ ئەمە هانیرین زیاتر بکۆخێ و بۆی بەڵکو تەنەکە بتوانێت فرە دەرەوە. کاتێک لە کۆخیندا بمەتوانین بەم شێوەیە بێرە لە بینی دوو ئێسەکەی پشتەوە پێنج پێڵێن باک بڵۆ پێنج شەقی بم شێوەیە بەم شێوەی لێ بدەین 5,000 لێ دەین بۆ یارمەتی دێن بکۆخێ و چاوەڕۆیەکەیم بزانین چێ بێت. ئەگەر پارۆکەی ئەگەر تەنەکەی فرێدا ئەوە هیچ کە ناکەین پاش 5 لێیان بەم شێوەیە ئەگە فرێنێدا ئینجا هەڵی دەگرین کە هەڵمانگرت بەرەوە کاکالی لاقمان دەی بەم شێوەیە بێ لاقبکەوە داخل بەم شێوەیە دابنین بۆی نەوەک لە کاتی فریاگوزارێک کەوتە ئەردەوە بتوانین بیگرین کۆنتترۆلی بکەین دەستمان بەم شێوەیە بەم شێوەیە بێگومان ئەو لەو کاتەیە دەستی ئەوها هاوکاری ناکات چکە ئەو لە بەدڵنیایەوە تۆ لەوێ بخۆتەوە بکەیت بەڵێ خۆشکە کەوامان کرد ئەوە پێی ئەڵێن هەملچ مانوڤەر ئەوە عنی زەخت لە زیجی ئەەکەی بۆی هەوڵێ بڕشێتەوە یان بکۆخێ بۆی ئەوەکە فڕێ بدات تەنەکە فرێت دەرەوە بەم شێوەیە لەسەرەوەی ناوچی بە 350 بەم شێوەیە زەختەکەی بۆ ژوورەوە بۆ سەرەوە بۆ سەرەوە 1 2 3 4 5 کامە تەواو بوو دیسان 5 باک بڵۆی کەشی لێین بەم شێوەیە بەردەوامە بین تا تەنەکە فرێت دەرەوە لە کاتێکە ئەوە ئەگەر نەخۆشەکە کۆخی بەڵام هەر لە کاتێک لە ئەسنای لە کاتی ئەم فریاگوزاریە نەخۆشەکە هۆشی لە خۆنەما کەوتە ئەرزەوە ئەوەمە دەیگرینەوە بێگومان ئەم شێوایە وە دەکات بتوانین بە ئاسان کۆنتترۆلی بکەین دەستان بەرنەبێتەوە تووسی ئازاری زیاتر نەبێت لە عەر درێژیەکەین و فریاگوزاری سەرەتایی بژانەوەی دڵ و هەناسەی دەستکردی بۆ دەکەین کە لە دواییدا باسییانەکەین سۆدا بەڵام ئەگەر هەر بەردەوام لە کۆخەدا ئەوە هەر بەم شێوەیە 5 لە پشتەوە 5 دەبێتەوە ئەوە بۆ تەمەنە ئەگەر مناڵی زۆر بچووک بوو ئەتوانین مناڵەکە بەم شێوەیە بیری کە دوو قاتێکی لەملایە قاتێک لەم لای بێتە خوارەوە دەستت بەم شێوەیەدا بنەی کە دەمی بکەیتەوە ئینجا بەم شێوەیە لە پشتی بدەیت یعنی لەسەر دەم بکەوێ بەڵێ قاچێکی بێتە ئەم دیوە قاچێکی بێتە ئەوی دەستەوە بەڵێ لە پشتەوە 5 باک بڵۆی لێی دوای ئەی سوڕێنی بۆ دەستا زەخت ئەو بەم شێوەی نیە بەس زەخت لە خوارە زیەکەی بۆ تەنەکە فرەداتن ئەو لە منداڵی زۆر کچکەدا خوارد و تەمەن و 2 ساڵ و ساڵ جیاوازێکی زۆر هەیە لە نێوان شوێنی کاری کەسێک بۆ یەکێکی تر بە هەمان شێوە مەترسیەکانیش جیاوازن. دروستکردنی هەر باڵەخانەیەک پێویستی بە ژمارەیەکی زۆر کرێکار و ئەندازیار و پیشەوەری تر هەیە کە ڕۆژانە بە شێوەیەکی بەردەوام کاری لێ دەکەن. ژینگەی کارەکەش قەرەباڵغ و مەترسیدارە، برینداربوون بە ئامێرەکان و کەوتنە خوارەوەی لە ناکاو یان بەرکەوتنی تەزوی کارەبا لە گرنگترین مەترسیەکانی ئەم شوێنانن. لە هەر شوێنێکی وەهادا پێویستە سەرجەم ڕێکاری سەلامەتی پێش دەستکردن بە کارەکە بگیرێتە بەر. پیشەوەرەکان دەبێت جلوبەرجی تایبەت و هۆکاری سەلامەتی پێویستیان بۆ دابین بکرێت کە بەداخەوە لە کوردستان بە ڕێژەیەکی زۆر کەم جێبەجێ دەکرێت. جگە لەمانەش هۆشیاری تەندروستی لە ئاستێکدا نییە کە کرێکار و ئەو کەسانی لەوێ کار دەکەن هەنگاوەکان وەکو خۆی جێبەجێ بکەن کە ئەمەش گرفتێکی زۆر گەورەیە. دکتۆر گرنگی ئەم شتانە چییە کە ئێستا منوت پێشوێ بینە سەر ئەم پرۆژێ ئەبێ لەبەریکەین و بیپۆشین؟ بەڵێ دکتۆر ئەو کەسانی کە سەردانی شوێنی کارکردنەکان پرۆژێکە ئەو کرێکارانی کە تێدا کار دەکەن پێویستە ئەو کەرستانە لەبەر بکەن کە بۆ سەلامەتی خۆیان کە پێیان ئەڵێن پێرسۆنەل پرۆتێکتیڤ ئیکویپمنت PPE ئەوە بۆ سەلامەتی خۆیانەوە بۆ ناسینیانە کە وەکو کرێکار یان وەکو ڤیزیتەر وەکو سەردانکەر بۆ شوێنی کارکردنەکە کار یعنی کەواتە ئێمە ئەبێ پێشەوەی بڕۆینە ئێرەوە ئەم شتانە لەبەر بکەین بۆ سەلامەتی خۆمان و بۆ ناسینەوەمان. زۆر باش ئێستا بزانین کرێکارەکانی ئێرە و ئەوانی کە لێرە ئیش دەکەن تا چەند توانیویانە ئەم هۆکاری پارێزی و شتە بەکاربێنن بۆی ئاگیان لە خۆیان بێ و تەندروستی بۆ سەلامەتی خۆیان.
بەنسبەت ئێرە دکتۆر داهر ئێستا چەند شتی تێدا هەیە کە لەوانەیە بێتە هۆی مەترسی لەسەر سەلامەتی ئەو کەسانی لێرە ئیش دەکەن هەموو پرۆژەیەکی کارکردن شوێن کارکردن زۆر ئامێری مەترسیەدا هەیە کە دەبێتە هۆی ترس بۆ ئەو کەسانی کە تێدا کارەکەن و کەسانی کە سەردانیەکەن بۆ نمونە لێرەیە ئەو مەکینەیەوێ ئەو بلۆک و دار و ئەوانەی کە بەکارهێنراوە ئەو ئەسکەلەیە بەکارهێنراوە کە ئەو کرێکانێک کە بەسەرەکەون لەوانەیە بێتە بەربوونەوەیان ئەو هەڵواسراوانەی کە لە ئاسمانە هەڵواسراوە کە لەوانەیە بێتە بەربوونەوە ئەو هەڵمەتە کڵاوە پاراستنە بۆ سەری کرێکارەکان و بۆ سەری ئەوانە ئەو وایری کارەبانە و سۆرسی کارەبایانە ئەگەر بەسترایە بە کارەباوە هۆیەکی تری مەترسیە بۆ ئەوانەی کە سەردانی شوێنی کارەکەن لەوانەیە بێتەوەی کارەبا لێیاندا لەگەڵ بەدڵنیاییەوە ئەگەر لەسەرەوە بێ خوارەوە چونکە ستارە و ئەوەی نییە لەوانەیە بەربوونەوە ئەوە پێویستەکە بۆ ئەوانە هەموو ساینی یان ئاگادارکردنەوەدا بندرێ بۆ ئەوەی کە خەڵکە بزانێ ئەو شوێنی مەترسیە بۆ شوێنی کارکردنە زۆر باشە ئێستا لێرە لە قسەکانی تۆشۆ دەرکەوت کە زۆر شت هەیە کە ئەگەری ئەوە هەیە زەرەر بە سەلامەتی و تەندروستی ئەوان بگەێنێت پرسیارێکی تر لێرە ئەگەر هاتوو ئەو کەسانی کە لێرە ئیش دەکەن پێشەوەی بێنە سەرکار هەموو شوێنەکان پێیان پیشان نەدرێ یەکسەر دەست بە کارەکە بکەن ڕێژەی ئەو دروستبوونی مەترسیت چەند زیاد دەکات بەدڵنیاییەوە زیاد دەکات پێویستەکە هەموو ئەوانەی کە سەردانی شوێنی کارەکەن یان شوێنی کارکردن کارەکەن پێش ئەوەی بێن بەس بەکار بن یان پێشەوەی سەردانی شوێنەکە بکەن سەردانێکی مەیدانیان پێ بکەن شوێنەکانیان پێ بڵێن ئەو شوێنەی کە ڕێگا پێدراوە بچن بووی ئەو شوێنەی کە ڕێگا پێ نەدراوە بۆیان بچن و ئەو شوێنێک کە کاری تیاکەن ئەو ئامێرانی کە بەکاری دێنن چونکە هەموو کرێکارێک بەدڵنیاییەوە ناتوانێت هەموو ئامێرێک بەکاربێنێت و بۆ هەموو شوێنەکانی کارکردن بچێت زۆر باشە ئەگەر ژمارەیەک هەبێ یان گرەیدینێک هەبێ بۆ ڕێژەی مەترسی شوێنێکی ئەوە کە دروست دەکرێت لەدە چەند مەترسی دارە ینی ئەگەر بە ڕقم بیڵین مەسەلەن بۆ کەسێکی ئاسایی ئەوە دەمێتەوە سەر ئەو یاسایانەی کەسە بۆ سەلامەتی بەکاردێنێت ئەگەر یاساکانی سەلامەتی بە تەواوی بەکاربێنێت ئێستا ستاندەرە جیهانیەکان گەیشتوتە ئەوە کە بگاتە 0% ینی 0% نابێ هیچ بەدڵنیاییەوە مەترسی هەر دەمێنێ بەڵام دەبێ هەموو پرۆژەیە کە کارەکە تارگێتەکەی یاخود ئامانجەکەی ئەوە بێ کە هیچ مەترسیەک و هیچ ڕووداوێکی ترسناک لێ ڕوونەدا ئەیش بە پەیڕەوکردنی یاساکانی سەلامەتی بەکارهێنانی کەرەستەکانی سەلامەتی بۆ کرێکارەکان بۆ ئەوانەی کە سەردانی شوێنی کارکردنەکەشەکەن. وا پێویستەکە هەموو ئەو کرێکارانەی کە دەست بە کارێکن لە کاتی لە شوێنی کارکردندا پێشەوە دەست بەکار بکەن بە پشکنی پزیکیدا تێپەڕن و فحوساتی طبیان بۆ بکرێ بۆ ئەوەی دڵنیا بن کە ئەوانە لە ڕووی جەستەیی و لە ڕووی دەرونیەوە هیچ کێشەیەکیان نییە و دەتوانن ئەو کارێک کە بۆیان دانراوە کارەکە بە سەلامەتی بکەن بۆ نمونە ئەوانەی کە نەخۆشی سەرسوڕیان هەیە لە شوێنی بەرزدا ئەوە ناتوانن ئەو کارە بکەن کە بەسەر ئەسکەلەکەون و لە بەرزاییدا کار بکەن ئەوانەی کە حساسیە و ڕەبوویان هەیە ناتوانن ئیشی تۆزگرتنەوە و ئیشی چیمەتۆگرتنەوە ئەوانە بکەن کە دەبێتە هۆیەک بۆ زیادکردنی حساسیەکەیان. وا پێویستەکاتن لە شوێنی کارکردندا پێشەوەی کارەکە دەست بە کارەکە بکرێتن پلانێک هەبێ بۆ ئەوەی لە کاتی ڕوودانێکی کەوت و پڕدا چ بکەن بۆ نمونە دەبێت بۆکسێک هەبێ بۆکسێک بۆ ئەوەی کە پێداویستی فریاگوزاری سەرەتایی تیادا بێتن و چەند ژمارەیەکی ئیمێرجنسی هەبێت چەند ژمارەیەکی فریاگوزاری هەبێ کە لە کاتی ڕوودانێکدا تەلەفۆنی بۆ بکەن بۆ نمونە کوردستانە 122 ئەمبولانسی کوردستان ئەتوانی کۆڵی بۆ بکرێتن و شوێنێک هەبێ کە بۆ ئەوەی هەموو کرێکارەکان لە کاتی ڕووداوێکدا لەوێ کۆ ببنەوە بۆ پاراستنی سەلامەتیان. زۆربەی ئەو نەخۆشانەی کە نەخۆشخانە سەردانمانەکەن لە نەخۆشخانەی فریاکەوتن کە بە ڕووداوی کارەسات سەردانمانەکەن بەڕاستی زۆربەی ئەو نەخۆشانیان کە گرنگی بەلایەنی سەلامەتی نادەن و پێداویستی و کەرەستەی سەلامەتی لەبەر ناکەن بۆ نمونە ئەوانەی کە بزمە بەلاتیانە ئەچێ ئەگەر پێڵاوی سەلامەتی لەبەر بکەن و دوورە بن لەو حالەتە ئەوانەی کە کۆسەر و شتە لەسیان ئەشێ دەبێتە هۆی برین دەم و چاویان ئەوانەی کە لەحیمەکەن و چاویکە لە چاویکەی سەلامەتی لە چاو ناکەن ئەبێتە هۆی ئازاردانی چاویان و سووربوونەوەی چاویان بۆیە ئەگەر ئەوانە بە کەرەستەی پێداویستی لەبەر بکەن و گرنگی بەلایانی سەلامەتی بدەن ئەوە بەدڵنیاییەوە دوور دەبن لەو مەترسیانەوە ڕووداوانە. ماندوو لە من جەماعەتەوە زانام ئێستا کاتی پشوتانە
دەمەوێت ئیستیغلالی وەختەکە بکەین و ئیستیفادەی لێ بکەین هەم بۆ خۆتان و بۆ ماڵەوەتان و بۆ کاری داهاتوتان لە کاتێک یەکێکتان کەوتە ئەرزەوە یان تووشی کارەساتێک و کو یارمەتی یەکتر بدەن و کو بتوانم باشترین شێوە بە خێراترین شێوە و بە سەلامەترین شێوە ئەو کەس یارمەتی ئەو کەسە بدەن و بیگەینە نەخۆشخانە. هەر کاتێک کە ڕووداوێکی نەخوازە و ڕوویدا یەک کەوتە بە ئەرزەوە یان برینێک بوو وا پێویستەکە یەکەم جار سەلامەتی خۆتان پارێزن مەبەستم لە سەلامەتی خۆتانەوە ئەگەر زانیتان مەترسیەک لە شوێنەکە هەیە نەک خێرا بچن شوێنەکە و خۆتان قوربانەکە بکەن بە دوو قوربانی و یەکەم دەدی سەلامەتی خۆتان پارێزن اینجا دوای ئەگە بە تەنیا بن داوای یارمەتی ئەەکەن کەسی کە بێەوە یارمەتیتان بدە ئەگەر دوو کەسش بن کارەکان داباشەکەن بە شێوەیە کە یەکتان داوا ئاکاتن تەلەفۆنی یەکەم شت تەلەفۆنی ئەمبولانس بکرێتن تەلەفۆنی فریاگوزاری سەرەتایی بکرێت. کەسێکتان هەیە بزانی ژمارەی ئەمبولانسی کوردستان چەندە لە کاتی ڕووداوێک تەلەفۆنی بۆ بکەن؟ کەس دەزانیتن؟ زۆر 122 یەکەم شت تەلەفۆن بە 122 ئەکەن کە پێیان ئەڵێن شوێنی ڕووداوەکە لەکوێیە ڕووداوێک هەیە ئەوان لە ڕێگا بەڕێکەون. اینجا دێن بۆ یارمەتیدانی قوربانیەکە ئەوەی کە مەسەرەن کارەساتەکەی بەسەردا هاتووە. کە نزیک دەبنەوە یەکەم شت لەوە دڵنیا ئەبنەوە کەسەکە یەکەم شت پرسیارەکەن بانجی ئەەکەن بۆ نەوەی ناوی محەممەد ئەڵێن کاگ محەممەد بۆەوەی بزانن کەسەکە ئاگای لە خۆیە هۆشی لە خۆیە قسەکە کاتێک کە نەفەرەکە ئاگای لە خۆ بوو هۆشی لە خۆی بوو ئەو کاتە پێویست ناکە هیچ کە بکەن تەنیا تەنیش دەمێنەوە نایجوڵێننەوە چونکە هەر کاتێک کەسێک بەر بۆ یان ڕووداوێکی بەسەر هات لەوانەیە خوێنبەربوونی ناوەچی هەبی لەوانەیە شکانی ئێسکانی بڕبڕی پشتی هەبی لەوانەیە شکانی ئێسکانی هەبی بە جوڵانی ناتەندروست بەڕاکێشانی نەخۆشەکە لەوانەیە شکانەکە زیاتر بکەن خوێنبەربوونەکە زیاتر بکەن. دکتۆردارە لە کاتێکە ئەمان لە سەرکارن بڵێن لە نهۆمێکەوە بکەونە خوارەوە خوانەخواستە ئەگەری زیاتر شکانی یان برینەکانیان بزەوە دەبێت لە کاتی بەربوونەوە یەکەم شت ماترسین لە برینی ناوەچی ناوسەر خوێنبەربوونی ناوسەر شکانی بڕبڕەکانی پشتی مل و خوارەوەی بڕبڕەکانی پشت شکانی ئێسکەکانی دەست و لاق شکانی حەوز لەگەڵ خوێنبەربوونی ناوەچی ناوزگ و ناوسینگش. اینجا ئەمە ئێستا باسی حالەتەکانەکەین ئەگەر نەخۆشەکە ئاگای لە خۆ بوو قسەی کرد و وەڵامی داوە بەڵام برینێکی هەبوو خوێنبەربوونێکی دەرەچی هەبوو بۆ بێن لە دەستەکان دەستی بی لاقی بی لە شوێنێک بی چیە بۆکەن بەدڵنیاییەوە لە شوێنی کارکردندا بۆکسێکی فریاگوزاری هەیە کە باندج و کە لەفاف و ئەو تشتانی پێویستە بۆ فریاگوزاری سەرەتاییەتی ئەو بۆکسە دەینن کاتێک کە برینەکە هەبوو برینەکە بە ئاوێک خاوێنەکەنەوە بە ئاوێک زۆر دەستکاری ناکەن گۆزەکە لە سەریدان و بە تون دەیبەستنەوە بۆی خوێنەکە ڕاوەستێتن ئەگەر دەست و لاق بوو وا باشە بەرز بکرێتەوە بەرز ڕابگیری بۆی ڕێژەی خوێنبەربوونەوە کەمتر بێت تا تیمی فریاگوزاری دەگاتە شوێن و چارەسەری پێویستی بۆ دەکات. ئەگەر هاتوو نەخۆشەکە ئەو باسی ئەوماکە برینی هەبوو یەک لە پارچێک لە ئەندامەکانی بوون و لەکات لە دوای شکانی کۆسەرە و دەرچوونی پەنجەیەکی لێ بۆەوە یان نەخۆش هەیە دێن گوێی لێ بۆتەوە لەگەڵ کۆسەرە یان وا باشە ئەو پارچە ئەندامێکە لێ بۆتەوە لە ناو ئاوێکی خاوێن ناو ئاوی حەنەفیدا بندرێ و لەگەڵ نەخۆشەکە لەگەڵ تیمی فریاگوزاری ئەمبولانسەکە بگواتێتەوە بۆ نەخۆشخانە چونکە ئەگەر لە کاتێکی زوودا تیمی فریاگوزاری بێ بگواتێتەوە بۆ نەخۆشخانە ئەوە چانسێکی زۆری هەیە بتوانێن دووبارە بۆی بەستنەوە و بۆی ئەو ئەندامەیە ئەو پەنجەیە ئەو شوێنێکە بۆ هەمیشەیە لە دەستی نەچێت بۆ هەمیشەیە لە دەستێتەوە بگەڕێتەوە بووی لە کاتێکە ئەگەر نەخۆشەکە بەر بۆەوە چونە فریای بکەون نەخۆشەکە هیچ وەڵامێکی نەبوو واتە نەخۆشەکە ئاگای لە خۆ نەبوو طبعا یەکەم شتەن بۆ تەلەفۆنی تیمی فریاگوزاری 122 دەکەن اینجا دێن لەگە نەخۆشە قسەکەن کە قسەتان لەگەڵ کرد و دیتان نەخۆشەکە ئاگای لە خۆ نییە اینجا دێن دەست بە فریاگوزاری سەرەتایی دەکەن پێدەنی ئیزعافات ئەوەلیە. ئێمە وەکو بەڵێن دەرکە کرێکارەکان دێنە سەرکار حیزام ئەمانیان دەدەینێ بەسەر ئەسکەلە لەگەڵ خوددە و ئێلەجان دەدەینێ کە چونە سەر ئەسکەلە خۆیان بوەستنەوە و لەسەر ئەسکەلە تۆڕی پێبەستراوە کە کرێکارەکان بەرنەبنەوە و کرێکارەکان جار و ئیلتیزام دەکەن و جاریش وای ئیلتیزام ناکەن ئەگەر بترسن ئیلتیزام دەکەن ئەگەر نەترسن ئیلتیزام ناکەن. بێگومان ینی هەندێک جار هەیە ئیشەکە ینی پێویستە ئەو کاتێک ئیشێکی ینی بینایەکی وەکو بڵێن قانونی بێتن یان شەریکەشی بێتن مادوس و شتی زۆر لەسەر بێتن ئەبێت بیبەستی جای وایە دوکانێکە یان خانوویەکی بچووکە
ئەو کەلوپەران پێویست پێ ناکاتن چونکە بەرز نییە ئەگەر بەرز بێتن بۆ نمونە ئەو کلاوە شتێک بەسەر بکرێتن ینی سەر زیان پێ ناکات شتێکی زۆر باشە ینی عەز دەکەم نەک لەو ئیشە و لەکەنە من لەکن هەموو خەرچی با بێتە باو ینی هەموو کەسێک ببەستێتن و گرنگی پێ بدات. ئەو ئیزعاف ئەوەلێ بەس بۆ ئێرکانە نییە بۆ ماڵەوەشە لە ماڵەوە خوانەکە کەسێک بەربەوە کەسێک ئاگای لە خۆنەما کەسێک کەوتە ئەرز ئینجا لە ئەنجامی ڕووداوێک بێ یان لە ئەنجامی نەخۆشی دڵ بێ یان ئەنجامی هەر نەخۆشیێک بێ یەکەم شت کە نەخۆشەکە ئاگای لە خۆ نەبوو دەمانێت دڵنیا بینەوە ئایا نەخۆشەکە هەناسەی هەیە یان نە بۆ ئەم حالەتە گوێمان نزیکەکەینەوە لە دەمی قوربانیەکە بەم شێوەیە و چاومان لەسەر سینجی نەخۆشەکە بۆیە بزانین ئایا سینجی ئەجوڵێتەوە و گوێمان لە دەنجی هەناسەیەتی یان نە ئەگەر دەبێت بە 10 ثانیە بڕیار بدەین لەخلال دەچرکە ئەگەر هیچ گەرماییەک بۆمان نەکەت و گوێمان لە دەنجی هەناسەی نەخۆشەکە نەبوو و سینجی نەجوڵاوە مانایەوەی نەخۆشەکە دڵی ڕاوەستاوە هەناسەی نییە و ڕاوەستاوە اینجا دەست بە فریاگوزاری سەرەتاییەکەی فریاگوزاری سەرەتایی بۆ ئەوەی دڵ و هەناسی بگەڕێنیەوە پێویست دەکا بە کەسێک بکرێت و دەکرێت بە دوو کەسیش بکرێت تاوان بە دوو کەس بکرێت ئاسانترە ئەگەر بە کەسێک بکرێتن یەکەم جا دەست پێەکەی ئەم بەسەرەوە کۆم بۆی مسەیتر بووم لەسەر نەخۆشەکە ئەگەر لە عازێژبی بەم شێوەی دەستمان بەم شێوەیەکەین لە خوارەوەی سینگلێر کوان دەستمان دائەنێن ناوەڕاست لە خوارەوە دائەنێن بەم شێوەیە دەست پێەکەن یەکەم جار بە بژانەوەی دڵی بە شێوەیە کە بتوانین لە دەقیقەیەکدا 100 جار بەم شێوەیە پاڵ بە سیجی نەخۆشەکەەوە بنێ اینجا هەر 30 جار بە خێرایی بەم شێوەیە کە 30 جارمان تەواو کرد اینجا هەناسە ئەدێنێ نەخۆشەکە وەچی وتمەکە بە تەنیابی ڕائەوەستی کەپووی نەخۆشەکە ئەگەری دەمی ئەکەی و بەم شێوەیە سەری تۆزی خوارەکەی اینجا 1 دوو هەناسەی ئەدەیە بۆ ئەوەی ئۆکسجینی بۆ بچێتن ئەگەر دوو کەس بوون ئەتوانین کەسێک تایبەت بێ بەوەی هەناسی بۆ بکات و کەسێکش بژانەوەی دڵی بۆ بکاتن 30 جار زەخت لە کۆمپرێشن ئەەکەین و زەخت لە سینجی نەخۆشەکە ئەەکەین دوو هەناسی ئەدێنێ 32 بەردەوامە بین تا یان نەخۆشەکە بە ئاگادێتەوە تەڵان هەردوو دە قەزارێکشی دووبارە چێککەینەوە ئای نەخۆشەکە بە ئاگایە کە نەخۆشەکە بە ئاگاتەوە ڕاوەستین یان تا تیمی فریاگوزاری تایبەت دێت و دەست بە چارەسەری تایبەت بۆ نەخۆشەکە دەگوازنەوە بۆ نەخۆشخانە. دکتۆردارە لە حاڵەتێکدا ئێمە لە ماڵەوەش کارەبا هەیە سویچ پلاک هەیە شت هەیە و ئەمانیش لە کاتی ئیشدا ئەگەری ئەوە هەیەوە نییە لە کاتی وایرەکان کە ڕەبت دەکرێت یان تازە کارەبایەک یان وایرێک لەوە کۆسەرە ڕادەکێشێ ئەگەری ئەوە هەیە کارەبا لێیاندا چی لەو کاتە بکەن بۆ کەسێک ئەگە کارەبا لێیدا بێ بەڵێ بێگومان پێش وەختە پێشەوەی ڕووداوەکە ڕوودا باسمان کرد ئەو حالەتانەی کە بۆ پاراستنی سەلامەتی خۆمان ئەو جلوانی لەبەر دەکەین هەمومان باس کردووە پێویست دەکە هەر کارێک پێشەوە بکەین لە ماڵەوە بی لە شوێنی کارکردن بی سەلامەتی خۆمان پێش هەموو شتێک بی جلی تایبەتی بە سەلامەتی لەبەر بکەین دوای ئەوەی کە ئەمانەمان کرد و تووشی ڕووداوەکە بوو و ئەگەر کارەبای لێدا نەخۆش دیسان دووبارە دەگەڕێنەوە سەرەوە ئەگەر برینێکی هەبوو وا پێویستەکە برینەکە داپۆشرێ و تەلەفۆنی 122 بکرێ بۆی تیمی فریاگوزاری تایبەت بگاتە وێندەرێ و ئەگەر نەخۆشەکە ئاگای لە خۆ نەبوو وەڵامی نەداوە کە بانکمان کرد دیسان بەس هەمان شێوە دەست پێەکەین بە بژانەوەی سەرەتایی بۆ نەخۆشەکە بە شێوەیە کە 30 بژانەوەی دڵی بۆ ئەەکەین و دوو هەناسەی دەستکردی ئەدەین تا تیمی فریاگوزاری دەگاتە شوێن و نەخۆشەکە دەگوازەوە بۆ نەخۆشخانە. زۆر جار لە کاتی کە کارەبا لێماندا بە تایبەتیکە کارەباکە ڤۆڵتەی بەرز بێ یان تەزووەکە بەرز بێ ئەگەری ئەوەی هەیە ئەو پەلایان ئەو شوێنی بەری کەوتۆ بسووتێنێت. بەڵێ لە کاتی هەبوونی سووتان ئینجا سووتانەکە لەبەر کارەبا بێت تەزووی کارەبا بیان لەبەر هۆیەشی کە بێ دیسان ئێمە کە دڵنیا بووینەوە نەخۆشەکە ئاگای لە خۆی و تەلەفۆنی 122مان کرد دەستکاری شوێنی سووتانەکە ناکەین بە شێوەیە کە معجون و پیاز و ئەو شتانە چونکە ئەوە لەوانەیە بێتە هۆی ئیتیهاب و زیادکردنی گرفت بۆ نەخۆشەکە برینەکە خاوێن ڕاگرین و ئەگەر بۆکسی فریاگوزاری سەرەتایی هەبێ ئەوە توانین تیماری بکەین تا تیمی فریاگوزاری دەگات و نەخۆشەکە گوازێتەوە بۆ نەخۆشخانە. و لە کاتێکە تۆگەڕێگەم بدەیت بۆیان بڵێم نەخۆش داروبەر بەرە بێتەوە لە سەرەتارە نەخۆشەکە ئاگای لە خۆیە قسە ئەکات ئەوە مانای وەنیە نەخۆشەکە هیچ کێشەیەکی گرفتێکی نییە زۆر جار خوێنبەربوونی ناوەچی لە ناو سەر بێ لە ناو زگ بێ بدایەت نەخۆشەکە ئاگای لە خۆیە
لە دواتردا ساعتێک دو ساعت دواتر لەوانێت کێشەی بۆ دروست بێ و ئاگای لە خۆ نەبێ بۆیە وا پێویستەکە هەر کاتێک ڕووداوێکی نەخوازا و ڕوویدا کەسێک بۆ قوربانی بەبەربوونەوە برینێک وا پێویستە تەنانەت ئەگەر ئاگاشی لە خۆ بێ بگوازرێتەوە بە زووترین کات بۆ نزیکترین نەخۆشخانەی فریاکەوتن بۆەوەی دڵنیا بنەوە لە سەلامەتی نەخۆشەکە و کە هیچ خوێنبەربوونێکی ناوەچی یان هیچ گرفتێکی ناوەچی نییە. چەند بتوانین هەڵوێستە لەسەر سەلامەتی خۆمان و کەس و کار و دەوروبەری خۆمان بکەین لەوانەیە کەم بێت چونکە خۆشی ژیان لە سەلامەتی و تەندروستیەکی باشدایە. بۆ ئەوەی چێژ لە ژیان وەرگرین پێویستە سەلامەت و تەندروست بین. هەر شاد.